سڵاوی خۆی گەورەتان لێ بۆم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان با کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نێواتونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی لەگەڵمان بن و بینەرمان. زۆر سپاس شێدا بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان باینتان باش سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بن ئەم ڕۆژ بە هاوکاری هاوکارانمان لە پەیامی ڕۆژ کۆمەڵێک بڕگەمان بۆ ئامادە کردوون مێ دەکەین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت سەرەتاش باس لە پرۆژەی قوربانیکردن لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەین بزانین چەندێک لەو ماوەی جژنی قوربانی کراوەوەروە چۆنیەتیدا بەشکردن و ئەو ئامارانەی کەوالایانە و هەر دەربارەی قوربانیکردن لە شاری سلێمانیش دەمێنینەوە ئاماری قوربانیکردن لە کوشتارگەی نوێی سلێمانی لەوێ قسەوباز لەسەر ئامارەکان و وەروها ڕێژەی قوربانیکردن دەکەین لە جژنی قوربانی ئەم ساڵ. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم دوو چاوەرە سەرەکیەدا کۆمەڵێک بڕگە و زانیاری دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێت. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان هاوکارانمان لە ڕانیا ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین گەنجەکە لەوێ لە ناو گۆڕستانەکان دەگەڕێ و سەرقاڵی تۆمارکردن و وەروە ئامادکردنی مردووەکانی ناو قەبرستانەکانە و وەروە لەسەر کێلی گۆڕەکانە دەگەڕێ لێرەوە بینێری دەبێت. من کە ناوم توانە حەمەد ئەمین ڕەسوڵە مامۆستایی بیرکاریم لە شاری ڕانیا وەکو پیشەی خۆم وەکو پیشەی مامۆستایەتی بە زەرورم زانی حەزم کرد کە ئامارێکی گۆڕستانی نوێی شاری ڕانیا بکەم بۆ هوای بتوانم کۆمەڵی زانیاری و داتام دەست بکەوێت. چۆنەتی کارکردنم لەو پرۆژەیەدا کە ناوی بنێن پرۆژە بەیانیان بەهۆی پلەی گەرما و عادەتەن فێنکە من بەیانیان زوو هاتوومەتە سەرکار و نزیکەی سەعاتێک بۆ 2 سەعات لێرە کارم کردووە. هەر گۆڕێک کە چوومەتە لای کۆدێکم لەسەر نووسیوە ژمارەیەکم لەسەر نووسیوە پاشان ناونیشانی گۆڕەکەم تۆمار کردووە لە سلێکدا دوجار ئەو تۆمارە لە ماڵەوە خستومەتە سەر کۆمپیوتەر و بۆی بتوانم بە ئاسانترین شێوە داتا و زانیاریەکانی لەسەر وەربگرم. گۆڕستانی نوێی شاری ڕانیا لە دوو بەشی سەرەکی پێکاتوە بەشی منداڵان و بەشی گەوران. ئەوەی کە من ئامارم وەرگرتووە بەشی گەورانە گۆڕستان لە ساڵی 2011 بنیادنراوە و لەو ماوەیەدا تا ئێستا کە دەکاتە 2021 مانگی حەوت نزیکەی 1311
هاوڵاتی لە بەشی گەوران بە خاک سپێردراوە. لەو ڕێژەیەدا 143 هاوڵاتی لەسەر گۆڕەکانیان هیچ نەنووسراوە، نەمتانیوە ناونیشانیان وەربگرن. بەڵام 1168 هاوڵاتی ناونیشانیان لەسەر گۆڕەکان نووسراوە. ئەمەش هاوکاریەکی باش بوو بۆ من بتوانم ناو ساڵی لەدایکبوون و ساڵی مردنیان وەربگرم. لەو ڕێژەی کە ناوەکانیان دیارە و تۆمارم کردووە، ڕێژەی لە 156یان لە ڕێگە زینێرن و هەروەها ڕێژەی لە 144یان لە ڕێگە زیمێن. کەواتە لێرەوە دەردەکەوێت لە هەنگاوی یەکەم بۆمان دەرکەوتووە ڕێژەی مردن لە ڕێگە زینێر زیاتر لەوەی کە لە ڕێگە زیمێ. ئەمەش هۆکارەکەی بۆەوە دەگەڕێتەوە هەمیشە ڕێگە زینێر تووشی کارەساتی دڵتەزێن یان لە شەڕە جۆرەکان بەشداریان کردووە. ئەوانەی کە لەم گۆڕستانەدا نێژراون و لەسەر گۆڕەکانیان هیچ نەنووسراواتە مردنێکی ئاساییان هەیە، ژمارەیان 1104 کەس دەبێت و ئەوانەی کە لەسەر گۆڕەکانیان نووسراوە شەهید ژمارەیان 25 هاوڵاتین و ئەوانەی کە بە کارەساتی دڵتەزێن یان لەسەر گۆڕەکانیان نووسراوە بە کارەساتی دڵتەزێن گیانیان سپاردووە ژمارەیان 39 هاوڵاتیە. تێگڕای مردن لەو ماوەیەدا بریتە لە 146 کەس لە ساڵێکدا. کۆمەڵی زانیاری ترمان هەیە کە دەستمان کەوتۆ لەو ئامارەدا، ئەویش لە کام ساڵدا زۆرترین کەس لەو گۆڕستانەدا نێژراوە. ئەگەر سەیری ئامارەکە بکەین تەماشا دەکەین لە ساڵی 2020 بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو پەتایەکە ڕووی لە وڵاتەکەمان کردووە، تەماشا دەکەین ڕێژەی مردن زۆر زیادی کردووە. ئەگەر سیر بکەین لە ساڵی 2020دا 254 کەس لەم گۆڕستانەدا نێژراوە کە زۆرترین ڕێژەی مردنە لە چاو ساڵانی ڕابردوو خۆی. تەنانەت بە بەراورد ساڵی 2021 کە 6 مانگی یەکەم وەرم گرتووە، تەماشا دەکەم نزیکەی 7 کەس مردووە. کەواتە لە ساڵی 2020 ڕێژەی مردن بەهۆی نەخۆشیە و هەم مردنی ئاسایی نزیکەی هەندونی و زیادی کردووە کە ئەمەش بەڕاستی جێگای نیگەرانیە. ئەو هاوڵاتیانی کە لێرەدا نێژراون تەمەنی جۆراجۆریان هەیە، لە تەمەنی یەک ڕۆژەی و تێدایەتی تا تەمەنی نزیکەی 114 ساڵ. ئەگە سەرنج بدەین ئەوانەی کە زۆرترین بڵێن مردوون لە تەمەنێکدا تەمەنیان لە نێوان 7 بۆ 90 ساڵ بووە. ڕێژەکەی بە بەراورد لەگەڵ تەمەنەکانی تر لە هەمویان زیاترە و هەروەها لە سەروی 100 ساڵیەوە ئەگە سەیری ڕێژەکە بکەین ئەوانەی کە لە سەروی 100 ساڵیەوە لێرە نێژراون لە ڕەگەزی نێر لە 140 و ئەوانەی لە ڕەگەزی مێ لە 160. کەواتە بۆمان دەردەکەوێت کە بە تەمەنەکان عادەتەن لە ڕەگەزی مێ زیاترنەوەی کە لە ڕەگەزی نێر بێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ڤیتیە کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین سەبارەت بە ناوچەی بێستان سوورکە، ناوچەیەکی گەشتیاریە و فەرموون با پێکەوە بینەری. من ناو محەممەدە بەخێر بێن خەڵکی عربەتی خەڵکی شارە زۆری نەر ئەم شوێنە شوێنێکی گەشتیاریە و هەموو کەسێ ڕوویتی ئەکا و دوای ئەوە ئێمە کۆمەڵە گەنجێکین چەنە گەنجێکین لە شەمەوە هەتا پێیان شەمە ئیشەکەین جومعانەش ڕوەکەینە ئەم شوێنانە بۆ کات بەسەربردن و بۆ خۆشگوزارانی خۆمان
بۆ بێسانسور و شوێنێکی خۆشە و گەشتیاری و هەموو کەسێکی ڕووی تێکا و بەخێر بن سەر و سەر چاومان. بۆ سەیر و زیارەت بۆ سەیر و زیارەت رسول الله الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة. خەڵکیە بۆ مەلەکردن و خەڵکێکی زۆری شەبە بۆ گەشت و گوزار لێرە گەشت دەکەن. سەرڕادبوونی ئەوەی ڕێگایەکی گونجاو باش نییە بۆی بگەی بەم ناوچەیە جگەلەوەی تۆ پێویستە سارێکی بەرزیان بە پێدەی بۆ ئێرە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە نەبووەتە ڕێگر بۆی خەڵکی بێن و چێژ لەم سروشتە جوانە ببینن. ئازیزان دووبارە سڵاوتان لێبێ لە بەش یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر پرۆژەی قوربانیکردنی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین. ساڵانە پرۆژەی دەستگای خێرخوازی بەخشین پرۆژی قوربانیکردنی هەیەکەوە بە ڕێژەیەکی زۆر قوربانی دەکا. ئەمەش بۆ قسە و باسکردن لەسەر ئاماری قوربانیەکان و چۆنی پیدا بەشکردن و وەروەها ئەو ڕێکارانەی گیراوەتە بەر لە قوربانیکردنەکە بە میوانداری زۆر بەڕێز کاک سەرباز قژاژبەیی سەرپەرشتیاری پرۆژەی قوربانیکردنی دەستگای خێرخوازی بەخشینمان کردووە. کاک سەرباز زۆر زۆر بەخێربەی. زۆر سوپاس لەشتان ساغ بێ ماندوو نەبن ئەم ماوەیە هەر ڕسمی تۆم بینی لە ناو گۆشتە ئاوا بە چەخۆیەکە و ئیتر مەشغوڵ دیار بووی. زۆر سپاس وازەر شوان سپاس بۆ میوانداریەکەتان. دەمەوێت دوای ڕۆژێک لە جەژنە پیرۆزە لە بەڕێزتان و لەسەر جەنبینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام کەم. دیارە ئەو پرۆژەیەکی پیرۆزە و ئێمەش شانمان داوەتە بەری و خوای گەورە لە ئێمە و لە ئێوەشی قبوڵکە. ئامین. کاک سەرباز ئەگەر بۆمان باسکەی پرۆژەی قوربانیکردنی دەستگای خێرخوازی بەخشین بەگشتی یعنی ساڵانە پرۆژەکە چۆنیە چۆن قوربانیەکە ئەنجامەدەن وەروەها سەپۆرتی ئەم قوربانیکردنە خۆتان ڕاستەوخۆی دەیکەن خەڵک هاوکاری دەکەن یان تەنسیقەکان چۆنیە؟ دیارە ئێمە هەموو ساڵێک وەکو بەرنامەی خۆمان دەستگای بەخشینی خێرخوازی مانگێک پێش جاری وایە زیاتر کەمتر مانگێک پێش هاتنی مانگی دیلحیجە ئەمە بەرنامەیەکی بۆ داڕێژین کە چۆنێتی ڕێکلامکردن و هەموو شێوازەکانی دەگرینە بەر تەقریبەن ئاگاداری بڵاو دەکەینەوە بەوەی کە ئێمە ئامادەین لە خزمەتی بەڕێوەبردننی ئەو پرۆژەیە دابین. هاوڵاتیانیش ئەوە چەند ساڵێک ئاسواز بۆخوا زۆر بە گەرم و گوڕی بە دەمانەوە دێن. دیارە چەند هەنگاوێکی هەیە ئەم پرۆژەی قوربانیە هاوڵاتیان دێن ئێمە دەپرسین وەکو لیژنەیەک دەپرسین بزانین نرخی ئەو ئاژەڵەی کە چەند جۆر ئاژەڵ بڵێن ئاژەڵی گەورە و بچووک جیاوازی بەوەی کە بڵێن مە ڕوو بزن جیاوازی لە نرخدا چۆنە شتێک وەردەگرین کە ئاژەڵێک نیسبەی بە چیلۆ ئەوەندە لە بۆ نمونە لە 50 بۆ 57 کیلۆ بۆ 58 کیلۆ چەندی تێدەچێت دوای مەسروف کە لەسەر برخانەکانیش ئەوانەشی دەچێتە سەر ڕێژێک دیاری دەکرێت هاوڵاتیان دێن ئەو بڕەپارێدانێن دوجار لیژنەیەک دەچێت اعتیادی دەست دەکا بە کڕینی ئاژەڵەکان ئەمە هەنگاوی دووەم دەبێت تقریبا.
بەشداریکردنی هاوڵاتیان لەم ساڵدا چۆن بوو بەراورد بە ساڵانی دیکە بە حکومی کە قەیرانی دارا هەیە و کەزان کۆمەڵە قەیران هەیە ئەم ساڵ دیارە ئەمە پرۆسەیەکی پیرۆزە دایمەن ئەو مەراسیمە ئاینیانەش خەڵکی موسڵمان لە هەر بار و زروفێکدا بێ بەشێکی باش وەڵامدانەوەی باشیان دەبێت ئەم ساڵ لەگەڵ بڵێن ڕێژەی ساڵ ڕابردوو 2020 نیسبەتێک کەم بووە یعنی زۆر وەکو پار نەبووە بەڵام لە چاو ئەو قەیرانە دروستکراوەی کە هەیە لە وڵاتی ئێمە و پاشان ئەو وشکە ساڵێشی کە ئەو قەدەرێکە لەلایەن خوای پەروەردگارەوە هاتووە لەگەڵ ئەوەشدا ڕێژەی قوربانیکردن سوپاس بەخوای گەورە زۆر باش بووە کەواتە گەر داتایەکتان لێ لابێت داتا و ڕێژەی قوربانیکردنتان ساڵ چۆن ئێمە ئەوەی کە لە لامانە و ئەو بەڕێزانەی کە وەکو هاتوونەتە لای دەستگای بەخشینی خێرخوازی ئێمە لە سەرجەم نووسینگەکانمان ئەوەی کە بە پارە هاتوون بەشداریان کردووە 300 و تقریبا 399 سەر ئاژەڵمان بۆ هاتووە بە ئەوەی ئەوروپاشەوە کە نردویانە بۆ ڕۆژهەڵات ئەمە بە پارە تەقدیم کراوە یاخود هەبوو هەر ئاژەڵەکەی نا ئەوە جیاوازە ئێمە ناڵێم ئەوەی کە بە پارەی هێناوە ئاژەڵی بۆ کڕاوە 399 سەر لە لای ئێمە بڵێن پارەی بۆ دانراوە و کڕدراوە زۆر باشە کاک سەرباز هەرچەنەوە ڕوونکردنەوەیەکیش بۆی بینەرانی ژەوانەی کە لەگەڵێەوە بەشدار بوون کاتێک کە من دێم بڕی ئاژەڵێک بۆ نمونە 50-60 کیلۆ گۆشت یان زیندە قەپانی پێوتری ئەوەی کەتر هەیە پارە لە لایەوە دانیمەوە و ئاژەڵەکەم بۆ دەکڕن و خۆتان دەیکەنە قوربانی پاکیشی دەکەن و گۆشتەکەشی بڵاو دەکەنەوە کۆمەڵێک ڕێڕسمی ئاینی و ڕێنمایی دینی پێویستە لە کاتی قوربانیکردنا جێبەجێ بکرێ یاخود ناوی ئەو کەسە و نیەتەکەی بوترێ ئێوەش هەمووانە تۆمار دەکەن بۆ کەسانە بەڵێ ئێمە ئەوانەی کە هاتوون پاریان هێناوە حیوانەکەیان دیاری کردووە ناوی ئەگەر زۆر جار ناوی سیانیشی نووسراوە ئێمە یعنی لەو ڕێگەیەوە کەسێک دەبێت کە بەندەیە دەبێتەوە چیلی ئەو خەڵکە بەعام بە تایبەتی لە سنووری سلێمانی من باسەکەم و لە سنووری هەولێر و شوێنەکانی دیکە بەرپرسی ئەو نووسینگەیەمان دەبێتەوە چیلی ئەو خەڵکەی کە حیوانەکەی هێناوە بڵێن یا پارەکەی داوە تاوەکو ئەو ئاژەڵی بۆ سەربڕێتەوە لەوێ لە کاتی سەربڕینە ئەو کەسە وەکالەتی خۆی بەجێ دێنێ لەوێ کەواتە جیاوازیکردنی قوربانی ئەم ساڵتان لەگەڵ ساڵانی ڕابردووە چ جیاوازیکی هەبوو هەڵبەت لە بڵێن جیاوازیەکەمان لە ڕووی ژمارەوەی ساڵی ڕابردوو نزیکەی 600 و شتێک بووە دیارە ئەوە بە ڕۆژهەڵاتیشەوە بووە کە لە نووسینگەی ئەوروپامان پار ڕێژێکی بەرچاو لە ڕۆژهەڵاتی کوردستان مەبەست لەوێش قوربانی بۆ ئەوێ دەنێرن بەڵێ ئەو 2 ساڵە ئێمە پرۆژێکمان هەیە لە ڕێگەی نووسینگەی ئەوروپاوە کە کوردانی تاراوگە خی گەورە لیان قبول کە سەلامەتیان کە بەڕاستی هاوکارێکی باشن بۆ بەڕێوەبردننی ئەو پرۆژەیە کە لە نووسینگەی ئەوروپاوە ئیتر خەڵکی ڕۆژهەڵات خۆیان و خەڵکی بە تایبەتی زیاتر ئەوانەی کە پێمان دەگاتەوە کوردستانی باشوور هاوکاری زۆر شوێنەکانی دیکەیە تەنانەت لە تاراوگەیش هەر کوردستانی باشوور زیاتر هاوکار بە چ شێواز و ڕێگەیەک هاوکاریەکانتانە گەێنە ڕۆژهەڵاتی کوردستان دیارە لەوێ کەسێک لە ڕێگەی ئەوانەوە وەکو نوێنەرایەتیان دەکا و پاریان بۆ تەحویل دەکرێ و لەوێ ئەوانش بە هەمان ڕێکاری ئێمە شێوازی سەربڕینی ئاژەڵەکان و دابەشکردنی هەمان شێواز زۆر باشە کاک سەرباز ئەم ساڵ زۆر گەرم بوو ینی ڕەنگە گۆشت لە حاڵەتی ئاسایی ئەگەر لە بەر هەواداینی یا لە شوێنگانی ڕەنگە ئەو پەڕی سەعاتێک بتوانێت بەرگە بگرێت دوای ساعتێک تێگەچێت ئەگەر ڕێژەیەکی زۆر گۆشت مثلەن بینیم ماشەڵا گۆشتەکە زۆر بە حاڵ سەرێ دیار بوو کاک سەرباز چۆن مامەڵەتان لەگەڵ نقل و گواستنەوە و دابەشکردنی کردو بۆی بە تەندروستێکی باش بگاتە لای ئەو خێر با بڵێن خەڵکی فەقیر و هەژادە زۆر باشە ئێمە ماڵشان دیارە ساڵانە ئەوە ئێمە بۆ ساڵی شەشەمە تقریبن بۆ ساڵی شەشەمە وەکو دەستگای بەخشینی خێرخوازی هەموو ئەو ئاژەڵانی کە دێتە لامان ئەو بڵێن ئەو خێرخوازان ئاژەڵەکانە دەنێن لای ئێمە لەگەڵ سەربڕخانەکانە
بڵێن عقدێک دەنووسین چەند بڵێن مانگێک پێش ئەوە مدەیەک پێش جەژن عقدێکیان لەگەڵاکەین لە ڕووە تەندروستیەکەیەوە هەموو ڕێکارە یاسای و تەندروستیەکان دەبڕێ و ئاژەڵانە لەوێش دیسانەوە شوێنی ساردکەرە و فێنکەرەوەیان هەیە هەر هۆڵێکی گەورە بۆن منە لەو سەربرخانی نوویست سلێمانی هۆڵێکی گەورەیان هەیە ئەو جگە لە بەڕادەکە هەر ئەویش تقریبەن وەکو فێنکەرەوەیەک وایە لەوێ گۆشتەکە لە دوای چەند مەرحەلەیەک کە ئەو ڕۆژەی لە لای ئێمە بڵێن پێ دەڵێن ڕۆژی دووهەم پێ دەڵێن جاکردنەوەی گۆشتەکە و پشکردنی هەر شوێنێکە زۆر بڵێن ساردە زۆر ساردە اعتیادی ئەوە بە شێوازێکی تەندروست لەوێ هەڵدەگیرێ سەرەتا و پاشان هەر بە بەڕات بە ئۆتۆمبیلی گوازەرەوەی فێنکەرە و ساردکەرەوە دەگەێنرێتە ئەو شوێنانەی کە ئێمە گۆشتەکەی لێ دابش دەکەین کەواتە لەسەر چ بنەما و پێوەرێک گۆشتان دابشکرد بەسەر هاوڵاتیاندا ئایا جیاوازیتان نەکردووە یاخود بە چ پێوەرێک لەسەر چ بنەمایە گۆشتەکەتان دابشکرد جیاوازی لە لای ئێمە تقریبەن نییە لە بەرۆی ئێمە کێشەمان نییە کە چۆن ئەم گۆشتە بگاتە دەست هاوڵاتیان بە شێوازێکی تەندروست و ڕێکوپێک دیارە دوو شێوازمان هەیە ئێمە شێوازێکمان ئەوەیە کە لە سەرجەم نووسینگەکان لە سەرجەم نووسینگەکان شار و شارۆچەکان ئێمە ناو داتای هەژارانمان لایە هەڵبەت نەک ئەوەی کە بڕابێتەوە ساڵانە خەڵک دێن ناوی تۆمارەکە لە لای ئێمە لە منداڵی بێباوک لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە خەڵکی هەژار کە کەسێکم یعنی لە خوار هێڵی هەژاریەوەن ئەمانە کە ناویان تۆمار دەکرێت لە دوای ئەوە ئەو ڕۆژی کە گۆشتەکە لە هەر جێگەیەک دابش بکرێ ئەو ناوانە تەلەفۆنیان بۆ ئەکرێ بە شێوازی ئەو پرۆژەیە کە بۆ شێوازە هەمانە شێوازێکی دیکەمان هەیە ئۆتۆمبیلە بڵێن ساردکەرەوەکان دەگەڕێن بە ئەو شوێنە هەژار نشینانە اعتیادی بێجیاوازی دابەشی دەکەن هەڵبەت زۆر خەڵکێک هەیە دەڵێ وڵا خەڵکانێکی زۆر گۆشتی قوربانیان بۆ چووە خۆیان قوربانیان کردوواتە بار و زروفی داراییان باشە هەڵبەت ئەم بەم شێوازە بیرکردنەوە لە ڕووی شەرعەوە نییە چونکە بۆ قوربانیکردن فیئەیەک بڵێن تاقمێک دیاری نەکراوە وەکو زەکات نییە زەکات 8 سنف دیاری کراوە وەکو زەکات نییە گۆشتی قوربانی کەسێک کە یعنی بۆ بارودۆخی دارایی زۆر بەرز بێ و زۆر دەوڵەمەند بێ ئاساییە لێ بخوا و کەسێکی زۆر هەژار بێ هەر بە هەمان شێوە کاک سەرباز لە کۆتاییشا خەڵک پێی خۆشە زیاتر لە گۆشتی قوربانی بخۆیانی حاڵەتی دەرونی مسلمان ئەوەندە بێزە هەتاوانشی کە بۆیان نییە گۆشت بخۆن مەترسی بڵێن دکتۆر پێوتون هەڵێ هەر تۆزێک لە گۆشتی قوربانیە خۆمەکو شفاەک باوەڕکە خەڵکەکەی تۆ زۆر جوان ماڵسوان یعنی خەڵکێکی وا هەیە هەر وا دەزانێت کە خۆی فعلەن گۆشتی قوربانی گۆشتێکە مادەم سەر بڕاوە لە پێناوی خوای پەروەردگار ئەمە شێوازێکی دیکەی هەیە ئەتوانین بڵێن ناڵێن پیرۆزە بەڵام ئەتوانین ئەم گۆشتە بڵێن گۆشتێکە کە خوای پەروەردگار لە لای خوای پەروەردگار پەسەند بێ خەڵکێک وای لێ هاتووە زۆر هەبەنێتی شیفای خوا یعنی هەر لە ڕووی دەرونیەوە چۆن جەناب دەفەرمی ئارامی بۆ دێ خەڵکێک هاتووە خەڵکێک بۆ یعنی پێوەی دیار بۆ کە کەسێکی دەوڵەمەنە توێتی وەڵاهی پێویستم پێی نییە بەس هەر حەزەکەم یعنی ئەگەر پشکێک گۆشتم پێ بدرێ پێم خۆشە لێ بخۆم لقەکانتان یاخود نووسینگەکانتان لە هەر پارێزگا و لە هەر شار و ناحیەیەکی دیکە میکانیزم و بەرنامەیان جیاواز بوو یاخود هەمووتان هەر بەیەک پاکێج کارتان کرد ئێمە هەر بەیەک شێواز ئەنجامەدرێ بەڵام جاری وا هەیە سەربڕخانەکان لە هەموو شار و شارۆچەکان نین بەڵام زۆر جار ئەوانیش بۆ نمونە شێوازێکی تەندروستی و ڕێکوپێک بەخۆیەوە دەگرێ جاری واش هەیە هەر ئەوان پارەکانیان دەنێرن بۆ ئەو شوێنە بە تایبەتی بۆ نمونە سلێمانی و هەولێری پایتەخت لەبەرەوەی کە هەردوو ئەم دوو شوێنە سەربڕخانەی مۆدێرنیان هەیە بە شێوازێکی زۆر تەندروست ئەم دوو شوێنە دیارە لە زۆربەی لە زۆر ناوچەکان هەیە تەنسیقێک دەبێت سەربڕخانە هەیە ئاتیادی بۆ شێوازە بەڕێوە چێت باشکاک سەربازیانی دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەکە توانین بڵێن لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە ئەوروپاش لق و با بڵێن ناوەندی هەیە کادێری لەوێ هەیە ئەگەر بڵین بە شێوازێکی گشتی لە پرۆژەی قوربانیکردنی ئەم ساڵە
لە هەرێمی کوردستان یاخود بەگشتی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئامارە لای تو هەیە تەنها ئاماری سلێمانی لابێت مەبەستت هەر کۆن دەستگای خێرخوازی بەخشینە ساڵ چەند قوربانی بە شێوکی گشتی لەسەر جەملق و پارێز دەکەن بە شێوەی گشتی هەتا ئێستا لەبەرەوە چونکە من ئەم شەو من خۆم زۆر درەنگ ینی تەواو بووم لە دابشکردنی بە تایبەتی لە سنوور سلێمانی ئەوەی کە ئامارێکە وەکو این گەشتوە بەدەست ئێمە 399 سەرە بەگشتی یا بەس لە سلێمانی نا بەگشتی ئێرە و هەولێر تقریبن و نزیکەی هەفتا سەری ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەوەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەتوانم بڵێم ئەم دوو ڕۆژە ئاگام لێی نەبووە لە بەرۆی کۆنتاکتمان لەگەڵ ئەو برایی ئەوروپا ئەم دوو ڕۆژە من بەهۆی سەرقاڵیمەوە نەمبووە بەڵام وەکو ئەوەی کە چەندێک گۆشت پێشکەشکرابێ بە نزیکەی 17 تەن گۆشت پێشکەش بە هاوڵاتیان کراوە 17 تەنش دیارە 17 تەن و کەسرێکە بەڵام ئێمە هەر بڵێن ئەو ڕێژێ بە 17 تەنەکە 17 تەن گۆشت پێشکەش بە هاوڵاتیان کراوە بە نزیکەی یعنی ئەم 17 تەنە ئێمە عادەتەن جگە لەوەی کە ئەمەی کە خۆمان لە لای خۆمان بووە نەک خەڵکانێکی زۆر هاتوون بێژگە لەوانە حیوانەکەیان سەر بڕیوە چەند پشکێکیان هێناوە لە نووسینگەکانمان توانە پێمان خۆشە لە ڕێگەی ئێوە ئەم چەند پشکە وا بووە حیوانێکی بە کاملی هێناوە بەڵام پشکی کردووە بێژگە لەوەش بەڵام ئەوەی کە لە لای خۆمانە ئەتوانین بڵێن نزیکەی 9,000 خانەوادە سوودمەند بووە لە گۆشتی قوربانی ئەمساڵ کە لە ڕێی دەستگای بەخشینی خێرخوازیەوە بەدەستی گەشتووە لەم جژنی قوربانەدا مامۆستا بەدەر لە دابشکردنی گۆشت هیچ هاوکارێکی دیکەتان هەبوو دابشیکەن بەسەر هەژاراندا ئەم ساڵ نەمان بووە ئەلبەت پێشژن یا هەر لە بۆ جژنی قوربان بەڵێ پێشژن بەشی بێباوکانمان ئەوان هاوکاریان هەبووە بەسەر منداڵی بێباوکە هەم وەکو لایەنە مادیەکەی کە جژنانیان پێداون و هەم وەکو کڕینی جلوبەرگی جەژن بۆ مناڵانی بێباوک زۆر باشە کاک سەرباز دەمەوێت لەو دەرفەتەکەی مامانە تۆزێک باسی تاراوگە بکەین باسی کوردانی تاراوگەت کرد لەوێ بە مادی ڕاستەوخۆ سەپۆرت پشتگیوانەیەکی باشی دەستگای خێرخوازی بەخشین لە باشووریش و لە ڕۆژهەڵاتیش دەکەن لەوێ قوربانیکردنی ئەوێ هیچ زانیارێکتانەیە لەوێ ئەوانیش قوربانیان کردو بۆ خۆیان چکۆ پێم وابێ ئەوروپا تۆزێک ڕێسا و یاسای تابەتی خۆی ڕەنگە ئاسان نەبێت لەسەر گۆڵان و لە ماڵەکان گۆشت قوربانی بکەیت وڵا ئەوەی کە وەکو زانیارێک لە لای ئێمە هەبێت یا بەو شێوازە دیارە خەڵکانێک کە قوربانیەکانیان دەنێرن قوربانەکانە دەرێن بۆ شوێنەکانی دیکە بۆ وڵاتانی هەژار نشین هەر بۆ ڕۆژهەڵاتی کوردستان نەچووە هەر لەلایەن کوردەکانیشەوە یعنی لە ڕێی ئێمەوە ئەمساڵ بەڵێ کەمتر بووە لە ڕێی ئێمە نزیکەی 7 سەر بوو ئەینا خەڵکی دیکە هەبووە هەر لە کوردانی تاراوگە دەگوترێ نزیکەی بەچەند شێوازێک زیاد لە 300 ئاژەر بەس چووە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەو تقریبەن ئەو زانیاریەمان هەیە بەڵام بەم شێوازەی کە بوترێ خۆیان بتوانن لەوێ قوربانی بکەن بەو بەربڵاوێ نییە چونکە لەوێ تەنانەت ئەگەر زۆر جار دەویسین دەڵێن ئەگەر جاری وا هەیە هەر تەنانەت پێداویستەکانی ماڵەوە فەردەیە برنج بەریتەوە کابرا پێ دەڵێەوە بۆ چیتە ئێستا 200 سەر حیوان لە ماڵ سەر بڕی یا 200 سەر ئاژەڵ بەری بۆ سەر بڕخانەیەک دیارە لەوێش یاسا و ڕێکاری خۆیانیان باشە کاک سەربازگان هیچ دەرفەتمان نەماوەگەر پەیامێکە دووبارە هەبێ بۆ مسلمانان بۆ وەکو ئەوانەی کە هاتوونەتە لاتان و خێریان هێناوە بۆی دەرونیان ئارام بێتەوە کە ئەوەی کردوتانەوە ئەوەی ماندوو بوون لە کاتێکا هەم بۆی ئەوانی ئاسوودە بن کەوای شەڵا خێرەکەیان گەشتو لە شێوەش سار بێ و ماندوو نەبن زۆر سوپاسمەوەشان وەڵام من ئەوێ دووشت بڵێم تقریبن هەر بە زۆر خێرایی یەکیان ئەوەیە کە من بە تایبەتی سەرجەم بەرپرسی نووسینگەکان هەر لە بەرپرسی دەستگاوە هەتاوەکو سەرجەم بەرپرسی نووسینگەکان و خۆبەخشەکانی بەخشین زۆر سوپاسیان ئەەکەم دوعای خێرم هەیە بۆیان کە بەڕاستی خەڵکانێکی لە خۆبردون خوای گەورە پاداشیان باتەوە هاوکاری ئەم پرۆژەیە بوون دەستخۆشیان لێ یەکەم
ئێمە ئەومان لە بەرچاوە کە خەڵکی بەعام لە جژنە خەریکی سەردان و گەڕان و جژنە پیرۆزە لە خزمان و ئازیزان و دۆستانی دەکا بەڵام خەڵکی ئێمە بە تایبەتی کارمەندەکانمان و خۆبەخشەکانمان لە جژنە ئەو شتە لە خۆیان داڕن یعنی خۆیان مەحرومەکەن لەو سەردانە بەهۆی ئەوەی کە لە خزمەتی ئەو پرۆژا بن من وەکو خودی خۆم باوەڕکە ئیمشەو شەی ڕابردوو یعنی برام هەبۆ شەی ڕابردوو کە نزیکین ماڵەکانمە نزیکە ئیمشەوی ڕابردوو جژنە پیرۆزەمان کردو ئەمە زۆر سوپاسی سەرجەم کارمەندەکان دەکەم کە هەمویان وە خۆبەخشەکانیش ئێمە خەڵکی خۆبەخش هاوکارمانن ئەوە وەکو دەستگا و من ئەمەوێ ئەوە بەو خەڵکە خێرخوازە بڵێم کە هەمیشە سوپاسیانەکەین دوعای خێریان بۆکەین کە بەڕاستی ئەم پرۆژەیە ئێمە دەستمان داوە تێ دەستگای بەخشینی خێرخوازی بەڕێوەی دەبا ئەو ستافە هەمیشە خێرخوازان ئەم دەستگایان گەورەتر کردووە بە گەیاندنی هاوکاریەکانیان و ئێمە لێرەوە پێیان دەڵێن هەر پرۆژەیەک هەر بابەتێکی خەیری کە ئەوان بیانەوێ پێشکەشی بکەن ئێمە لە خزمەتە بین بۆ ئەوەی ببین بە پردێک لە نێوان خەڵکی نەدار و خەڵکی خواپێداودا بۆ ئەوەی کە ئەم ئێمە هەمومان وەکو یەک بەشدار بین لە بەڕێوەبردننی ژیان و بەشدار بین لە گیانی خێرەکانمان زۆر سوپاسیانەکەم دەستخۆشیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەرباز جاڵایی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەندمان کرد زۆر سپاسستانەکەم بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوەلاتان لەگەڵتان بەردەوام بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئەوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عەراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تامی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بۆ وەرگرتنی کار و چالاکی و زانیاری سەرجەم شار و شارۆچکەکانی یاریمی کوردستان دەچینە بڕگەی پەیامنێران سەرتاش دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵ. جەلال سڵاوی و خوای گەورەت لێ بێ وەم کاتت باش گرنگترین چالاکی و کاری و زانیاری لای تۆ چی هەیە فەرموو بۆمان بخەیتە ڕوو. بەڵێ شەیداخان سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە من ئەمەوێ بە ئاماری ڕووداوەکانی هەر چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز دەست پێ بکەم کە سەرەتا بە ئامارەکانی بەشی فریاکەوتن دەست پێ یەکەم لە نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕەو
دیارە لە هەر چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا 2126 هاوڵاتی سەردانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی شەید پێشڕەویان کردووە و لەو ڕێژەیە 628 هاوڵاتیان داخل کراون و پاش وەرگرتنی چارەسەرڕەوانی ماڵەوە کراونەتەوە و 161 ڕووداوی جۆرا و جۆر بینراوە لە جۆرەکانی کەوتن و شکان و سوتایی و بەربوونەوە و سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆش دیارە من دوو ئامارم وەرگرتووە لە بەشی فریاکەوتن و لە بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ دیارە ئامارەکان جیاوازن بەشی فریاکەوتن دەڵێت لە هەر چوار ڕۆژی جەژنا 14 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە بەڵام بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ ئەڵێ تەنها 5 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە ئەویش کە لە یەکەم و دووەم ڕۆژی جەژندا بووە و خۆشبەختانە لەو 5 ڕووداوەی کە بەڕێوەبەرێتی هاتوچۆ ئاماژەی پێکردووە تەنها 2 هاوڵاتی بریندار بوونە هیچ حاڵەتێکی جان لە دەستدان بوونی نەبووە و بە شێوەیەکی گشتی بەراورد بە جەژنی ڕەمەزان ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ کەمیان کردووە و سەبارەت بە ئامارەکانی نەخۆشخانەی مناڵبوون دیارە لە سەنتەری قەزای چەمچەماڵ و 8 ناحیە و 420 گوندی سنوورەکە تەنها یەک نەخۆشخانەی مناڵبوون بوونیان هەیە لە هەر چوار ڕۆژی جەژندا 20 مناڵ لەدایک بوون و لەو ڕۆژەیە 13یان کچ و 7یان کوڕ و 14یان بە شێوەیەکی سروشتی لەدایک بوون و 6یان بە نەشتەرگەری و سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر ئاماژە پێ بکەم لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵە دیارە بەداخەوە بەراورد بە 6 مانگی سەرەتای ساڵی 2020 ڕووداوەکانی هاتوچۆ زیادیان کردووە لە 6 مانگی سەرەتای ساڵی پارە 40 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە بەڵام لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵە بەداخەوە 53 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە و تا 13 ڕوودا و زیادیان کردووە و بەهۆیەوە 8 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 34 هاوڵاتیش بریندار بوون و سەبارەت بە حاڵەتەکانی تر لەم سنوورە دیارە دوێنێ بەداخەوە لەسەر زەی بچووک لە سنووری گوندی کانیبی لە ناحیەی ئاشتی سەر بە قەزای کۆیە دوو برا لە کاتی مەلەکردن تاخنکان دیارە هەر دوو براکە تەمەنیان لە نێوان 17 بۆ 18 ساڵدایە و دانیشتی گوندی کانی کوردەی دەشتی کۆیەن و ئەو شوێنەی کە بە تەواوەتی لێی خنکاون پێی دەڵێن ڕەندەڕووتە و دوێنێ تا ئێوارە تەرمەکانیان نەدۆزرابەوە بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە تیمی مەلەوانی ناحیەی ئاغجەلەر دەستیان کردووە بە گەڕان بە دوای تەرمەکاندا لە کاتژمێر 6:30 بەیانیەوە تاکو کەمێک پێش ئێستا قسەم لەگەڵ کردن تەرمیەشێک لەو هاوڵاتیانە دۆزراوەتەوە کە وەک ئاماژەم پێکرد هەردووشیان بران و تەمەنیان 17 و 18 ساڵە و دانیشتووی گوندی کانی کوردەی دەشتی کۆیەن و سەبارەت دیارە بەڕەوشی کەشوهەوا و پلەکانی گەرما دیارە لەمڕۆ تا کۆتایی ئەم مانگە کە ڕۆژی یەکشەمەیدا هاتووە کا پلەکانی گەرما تا ڕادەیە بەجێگیرکراوی دەمێننەوە کە لە نێوان 41 پلا تا 44 پلەی سەدی دەبن و یەک بابەتی تر کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم کێشەی کەم ئاوی لە سنوورەکە دیارە هەر بەردەوامە بەداخەوە من دوێنێ لە گەڕەکی ئاسوودا پەیوەندیان پێوە کردم کە ئەم گەڕەکە دیارە بەشێکی زۆری کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوانە باسییان لەوە کرد کە دوێنێ 11 ڕۆژە ئاویان پێ نەدراوە بەداخەوە واتە ئەم کێشەی کەم ئاویە ساڵانە و لە وەرزی هاوینە هەموو ساڵێک دووبارە ئەبێتەوە تاکو ئێستا چارەسەر نەکراوە ئەمە تەواوی زانێرەکان ولای من ئەگەڕێمەوە لای ئێوە بەڵێ زۆر سپاس بۆ پێامنێرمان جەلال جەباری سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ دەچینە پارێزگای سلێمانی لای هاوکارمان ڕامیار سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگای سلێمانی چین بەڵێ سڵاوتان لێبێ شوانم کاتتان باش دیارە لە پارێزگای سلێمانی گەشتارێکی زۆر لە ناوڕاست و خواروی عێراقەوە ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو نزیکەی 85,000 گەشتیار ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە زۆرترینەوە گەشتیارانەی کە هاتوون ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە گەشتیاری ناوڕاست و خواروی عێراقن بەڵێ ڕامیار گوێمان لێتەوە بەردەوام بە من گوێم لە دەنگی خۆمە بێتەوە شوان دەوە نیعمەتێکی خوایە بۆ خراپە ئێمەش هەموومان گوێمان لە دەنگی خۆمان ڕامیار ئەو گەشتیارانی هاتوون وەکو ئاماژەم پێکرد هی ناوڕاست و خواروی عێراقن لە باشوور و ناوڕاستی عێراقەوە هاتوون ڕامیار بەردەوام بە ئەگەریش سەماعەکەی گوێ دیزاژەکە لای بە و بەردەوام بە لە گواستنەوەی زانیاریەکان وەکو ئاماژەم پێکرد ئەگەر گوێ لە دەنگی منەشوان ئەو گەشتیارانی کە هاتوون لە ناوڕاست خواروی عێراقەوە ژمارەیەکی زۆر هاتوون
و ئێستا لە پارێزگای سلێمانین. بەڵێ دیارە هاوکاران بەڵێ ڕامیار ئێمە گوێمان لە دەنگی تۆ بوو بەڵێ دیارە هاوکارانمان ئاماژە بەوە دەکەن پەیوەندیەکەمان لەگەڵ ڕامیار گرفتی تێدایە دەچینە لای پارێزگای هەڵەبجە. بەڵێ بەڕێزان دەچینە پارێزگای هەڵەبجە و پامنێرمان سامان فەتاح لەگەڵماندا. سامان سڵاوی خوای گەورەت لێبێ و زانیاری لای تۆ چی هەیە فەرموو. بەڵێ سڵاوتان لێ بەشەیدا دیارە وەگاوکارانم ئاماژەیان پێکرد لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجەش گەرم و گڕی و جم و جوڵی گەشتیارێکی زۆری بەخۆوە بینی. دیارە جیاواز لە 2 ساڵی ڕابردوو کە ساڵی ڕابردوش بۆی کۆرۆناوە هەموو سێکتەرەکان بە گەشت و گوزاریشەوە داخران، بەڵام جیاواز لە 2 ساڵ و 3 ساڵی ڕابردوش کە منم زانیاریانم لە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجەوە وەرگرت، ڕێژەی گەشتیار زۆر زیادی کردو بۆ ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و بە قسەم لەگەڵ بەڕێوەبەری گەشت و گوزارا کرد دەربارەیەوەی کە ئامارێکی دەقیقمان پێ بدا دەربارەیە و ڕێژێ و گەشتیارانی کە ڕویان لە ناوچەی هاوینە هاوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کردو و ئاماژەی بۆ کرد کە هێشتا سەرگەرمی ئەوەن کە ئامارەکان بە وردی کۆبکەنەوە بە دەقیقی کۆبکەنەوە لەبەرەوە ڕایگەیان کە سبێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە ئامارەکان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن دەخەنە ڕوو. دەربارەی ڕووداوەکانیش دیارە قسم لەگەڵ پۆلیسی هەڵەبجەش کردەوە ژەر هەمان شتی بە من وت ئەوەی کە سبێنێ لە کۆنگرەی ڕۆژنامەوانیە ڕووداوەکانی ڕۆژانی جەژنی قوربان دەخەنە ڕوو کە سبێنێ ئەو زانیارانیشی کە بەدەست من گەشتووە بۆی شەڕە چەقۆ 6 کەس لە هاویناواری ئەحمەداوە بریندار بوون، بەڵام دیارە ئێمە زانیاریەکان بە وردی جێدەڵین بۆ پۆلیس بۆ ئەوەی کە سبێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە ڕای بگەێنن. دەربارەی قوربانیکردن لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆزە کە 4 ڕۆژ بوو بۆ پێی کە بەشی زۆری وڵاتیان ئاژەڵەکانیان نەبردوێتە سەربڕینخانە بەڵکو خۆیان سەریان بڕیوە. ئێمە کە لە ناو مەدانەکانی ئاژەڵ فرۆشتن بووین و پرسیارمان لە خاوەن ئاژەڵەکان کردووە، ئەوان ئاماژەیان بۆ کردووە کە ئەم ساڵ ڕێژەی قوربانیکردن زۆر زیاد بووە و بەپێی ئەو زانیارانی کە بە منیاندا زیاتر لە 4000 سەر ئاژەڵ لە سنووری پارێزگای هەڵەبجە و لە مەدانەکانی ئاژەڵ فرۆشتن کراون بە قوربانی. لە سەربڕینخانەی هەڵەبجەش ئەو ئامارە وەرگرتووە کە چەند کەس ئاژەڵەکانیان بردووەتە سەربڕینخانە لەوێ ئاژەڵەکانیان سەربڕیوە نزیکەی 100 سەر ئاژەڵ لە سەربڕینخانە کراون بە قوربانی و نزیکەی 60 ڕەشەوەڵاقی گەورەش لە سەربڕینخانەی هەڵەبجە کراوە بە قوربانی. دیارە زانیارێکی تریژەیە شەیدامەوێ ئاماژەی پێ بکەم ماوەی 3 ڕۆژەکە کۆماری ئیسلامی ئێران ئاوی ڕووباری سیروانی بەرداوەتەوە کە ئەمەش بووەتە جێگەی دڵخۆشی بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجەوە ناوچەی گەرمیان و دەشتی گەرمیان و ئانش کە ژمارەیەک لە جوتیاران لەسەر ئەو ڕووبارە لەسەر ئەو دەریاچەیە کوشت و کاڵ ئەنجام دەدەن. دیارە ماوەی 3 ڕۆژە کۆماری ئیسلامی ئێران لە بەنداوی داریانەوە ئەو ئاوی بەرداوەتەوە و ڕێژەی ئاوەکەش زۆرە. ئەمەش وا دەکات کە لە ماوەی داهاتوودا گرفتی کەماوی و بە تایبەت پرۆژەی ئاوی استراتیژی هەڵەبجە کە گرفتی بۆ دروست بوو بۆ ئەوەی کە ئاوی خواردنەوە دابین بکات بۆ سنووری پارێزگای هەڵەبجە و بەشێک لە گەڕێکی سەی سادقیش لە ئێستادا ماوەی 3 ڕۆژە ئەو ئاوی بەرداوەتەوە ئەگەر لە داهاتووشدا ئەو ئاوە بەم شێوەیە بەم ڕێژە زۆرە بەردەوام بێدواتە کۆماری ئیسلامی ئێران بەری بداتەوە گرفتی کەماویش لە سنووری پارێزگای هەڵەبجە نامێنێت وە گرفتەکە چارەسەر دەبێت. ئەمە کۆی زانیاریەکان بوو لە سنووری پارێزگای هەڵەبجەوە من دەگەڕێمەوە بەلایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح، سپاس بۆ تەواوی زانیاریەکان. بەڵایزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمان قسە و باز لەسەر ئامارەکانی کوشتارگەی نوێی شاری سلێمانی دەکەین. دیارە بە درێژایی ماوەی جژنی قوربان ڕێژێکی زۆر قوربانی کراوەجا دەستگا خێرخوازیەکان بوو بنچ بێتنە کوشتارگەی نوێی سلێمانی یاخودە و هاوڵاتیانی خۆیان سەردانیەوەیان کرد بێ بۆ قسە و باز لەسەر ئامارەکان و ڕێوشوێنەکانی کەوا لە کاتی پرۆسی قوربانی لە کوشتارگەی نوێی سلێمانی کراوە. میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاڵاو عارف بەڕێوەبەری پزیشکانی ڤێتەنەری
کوشتارگەی نوێی سلێمانیمان کردو کاکتۆ زۆر زۆر بەخێر بێن. سپاس بۆ جەنابتان. دەشتان ساغ ماندوو نەبن دڵیامە ماوەیە ماندوو بوون لە کوشتارگە. بێگومان وەکو ئەرک واجبێکی ئەستافی پزیشکی لەناو کوشتارگەی هاوچەرخی سلێمانی هەموو بۆنێک بە تایبەتی بۆنە ئاینی پیرۆزەکان ئێمە پرۆگرام و بەردامی تایبەتی خۆمانمانە بێ هەڵبەت لەو چوارچێوەیەشە هەر وەکو ئەرکێکی با بڵین کاری خۆمان لە پێشوازی جەژنی قوربانیشە بە پرۆگرامێکی تایبەتەوە کارمان کردووە هەم پێش ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز و هەمیش لە میانەی ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز شوێمە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ وەکو ستاف کارمان کردووە بۆ پێشوازیکردن لە کوشتاری ئەو هاوڵاتیانەی کە ئەم ئەرکایی نییە پیرۆزەی خۆیان جێبەجێەکەن و دێنە کوشتارگە و دەیانەوێت بە شێوەیەکی تەندروست و بە پێوەرە تەندروستیەکانە گوزەر بکە و تێپەڕێت و ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە هەڵبەتە ڕۆژی یەکەم و دووەم ئێمە کارمان کردووە لە ڕۆژی سێم و چوارەمە ئێمە وەکو کوشتارگە شوێ لۆدی شاری سلێمانی لەسرە لۆدێکی زۆر گەورەی کارکردنی لەسرە ڕۆژانە ئێمە کاری تیاکرێ هەڵبەت لە ڕۆژی سێم و چوارەمە ئێمە نۆژەنکردنەوەی ناو هۆڵ و با بڵین کوشتارگەمان دەست پێ بکرد لە بەرەوەی ئەم نۆژەنکردنەوەی گرنگی و ئەهەمیەتی تایبەتی هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی تەندروستی بەرهەم لەناو کوشتارگەی نوێی سلێمانیە و لە ئەم ڕۆژە هەتا ئەم ڕۆژ هەر نۆژەنکردنەوەکەین و ئیشەڵا پشتیوان بەخواست بینێ داوامی ئێمە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژمان تەرخان کرد بۆ ئەوەی با بڵین پێشوازی لە کوشتاری ئەو هاوڵاتیانە بکەین بەڵام سێم و چوارم گرنگ بوو زەرور بوو لەبەر ئێمە لە ساڵەکەیە ئەتوانم بڵێم 2 بۆ 3 بۆنەی تایبەتمان هەیە کە ئەتوانین ڕۆژەیە 2 ڕۆژی بەکاربێنین بۆ نۆژەنکردنەوەی ئەو هۆڵانە لەبەرەوەی بەرهەمی تەندروست تەنها بریتینیە لەوەی کە تۆ دیاری نەخۆشی لە قۆناغی پێش سەربڕین و پاش سەربڕین ئەوێ پرۆسەکەی کە لە ناو کوشتارگەکە تێپەڕێ بە بەستاندەر و پێوەرە تەندروستیەکانە تێپەڕێ هەڵبەتە ئاستی با بڵین هایەجینی ناو قاعەکان بەشێکی زۆر گرنگی بەدیهێنانی بەرهەمێکی تەندروستە بۆیە ئێمە لەسەرەوە کارمان بۆ کاری ئەم نۆژەنکردنەوەیەتان لە سێم و چوار ڕۆژ بۆچی ئەگەڕێتەوە ئایا بڵێن حیوانێکی زۆرتان بۆ هادیشی زۆرتان تێدا کرەمە بۆ هۆکاری خودۆ کارەکەی چی بخرێتە ڕۆژانی دیکەەوە هەڵبەتە خۆشبەختانە ئەم ساڵ لە پێشوازی جەژنی قوربانی پیرۆزە ئێمە 800 تن بەرەو ژوور گۆشتی تەندروست کە لە ڕووی تەندروستی و بەهای خۆراکی و شێوە بۆ بەکارهێنانی خاڵاتی بامێن ڕەوانەی ناو بازارەکانی شاری سلێمانیمان کرد کە بەراورد بە پار ساڵ 300 تنی زیاتر بوو لە پار ساڵ ئەمە جێگەی خۆشحاڵیە هەڵبەتە لۆت هەر ئەم جەژنە نییە بە درێژایی ساڵ لۆدەکە لەسەر کوشتارگەیە بەڵام هەندێک بۆنە هەیە ڕۆژێکە ئەمە لە ڕۆژای کارەکەین ناتوانین ئەوەی لێ بکەین بەڵام ئەم ساڵ هەر پێشوەختە ڕامانگەیان لە ڕێپێجی فەرمی خۆی خۆمان لە کوشتارگەوتمان یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ لە پێشوازی و هاوڵاتیە بەڕێزانین کە ئەم ئەرکە ئاینیە پیرۆزەی خۆیان جێبەجێەکەن 4 ڕۆژ بوو سێم و چوارەم ئەو لۆدە زۆری ساڵەکە شوێمە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزی شەهر نەمانتوانی نۆژەنکردنەوەکە ئەنجام گەێنین لەبەرەوەی کار و ئەرکمان بەردەوام بوو ئێمە بەڵام جەژنی قوربان ئەم 2 ڕۆژە هیچ مەجالێکی تیانەما لەبەرەوەی ئاستی با بڵین هایەجینی ناو قاعەکان دابەزی بوو دەبوو بەرزیکە هەروەها ئیتر بەرهەمێکی زۆریش لە بازاڕێ ڕەنگە بۆ 1-2 ڕۆژی داهاتوش دەوامەکەن و لۆدەکە زۆر بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ پێشوازی هاوڵاتی بۆ جەژنی پیرۆزی قوربان لە ئاستێکی بەرزا بوو و سوپاس بۆ خەڵکە و هەڵبەتە بەرهەمەکەش لە ناو بازاری شەز بوو کەواتە ئەکە ویکتۆر کە تەنها لە یەکەم و دوم ڕۆژی شاکارتان کردووە بەڕێز داماژەت بۆ کرد بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ قوربانیکردن داتا و ئاماری قوربانیکردن لە کوشتارەکەتاندا زۆرتر بەڵێ بێگومان ئێمە لە ماوەی ڕۆژی یەکەم و دووەمەوە لەلایەن ستافی بەڕێزی پزیشکیەوە سەر و 74 تن گۆشت با بڵین کوشتار بۆ کوشتاری هاوڵاتیان کراوەکە پێوەرەکانی تایبەت بە تەندروستی و بەهای خۆراکی تیا جێبەجێکراوە و نزیکی تەنێک و 100 کیلۆش لە ڕووی بەهاو با بڵین تەندروستی و شیاو نەبوو ئێمە بەڕێو شوێنی زانستی خۆمان لە ناومان هیچ ئاژەڵێک هەبووە کە لە کوشتارگەکەیەوە هیچ مەرجێکی شەرعی و تەندروستی تێدا نەبێ ڕەفز بکرێت هەڵبەتە لە ڕوویش مەرجی شەرعی و تەندروستی ئێمە احتیما دەکەینە سەر پشکنینە تەندروستیەکان هەڵبەت شەرعی شەر پشتی بەستووە بە با بڵین تەندروستی ئاژەڵ بەڵێ تەندروستی کە شیاو بێ بۆ هاوڵاتی ئەمە لەسەرمانی واجب کردووە کە ئەو خێر و
ئەو بەخششەی کە ئێمە لەو ڕۆژە ئەیکەین ئەبێ لە ڕووی تەندروستی و مەرجەکانی تیاابێ ئەمە لە هەردوو با بڵێن ستێپەکەی چ پێش سەربڕین چ پاش سەربڕین توانی ومانە تەبان ئێمە لە پێش سەربڕینە تیای نەبوو بینێرینەوە بەڵام لە پاش سەربڕینە تەنێک بەرەو ژوور گۆشمان هەبوو کە شیاو نەبووە لە ڕووی تەندروستی و باهای خۆراکیەوە ئێمە لە ناومان لە ناوێبنیانی ئێمە تەمان ڕێکاری زانستی لە ناوبردننی پاژماوەی ناو کوشتارگە بە سێ جۆرە جۆریکانت هەیە ڕقە سۆلیدەکانە جۆریکانە هەیە شلە و نیمچە شلە و نیمچە شلەکە ئێمە لە ڕێگەی فلتەری شنۆ لەگەڵ بایۆتەکنیکێکە لە ناو کوشتارگای هەمانە بە چەند مەرحەلەیەک ئەی پاڵێوێت سێ چوار مەرحەلەی پاڵاوتنە کۆتاجار شلەیەکی پاک دەرەچێ ئەوەشی ڕق و نیمچە ڕق بێ ئێمە لە ڕێی سووتێنەرێکی گەورەمان هەیە لە ناو کوشتارگایەکە سەر 1300 پلەی سەدی کارەکات ئێمە لە ڕێگەی ئەو سووتێنەرەوە ئێمە هەرچی مادە ڕق و نیمچە ڕقەکان بێ لە ناویە بین و لە ڕووی ژینگەشەوە هیچ کێشەیەک دروست ناکە و هۆکاری ڕەبزکردنی ئەو چەنات چی بوو بۆچی دوایی سەربڕین پێتان زانیوە هەڵبەتە هەندێک نەخۆشی باڵێ هەندێک نەخۆشی هەیە لە مەرحەلەی پێش سەربڕینە درکی پێ ناکەی کە لە ڕووی تەندروستی و شیاوانێ بنمونە نەخۆشیە بەکتریەکان بەشێکیان هەن نەخۆشیە ڤایرۆسیەکان بەشێکیان هەن نەخۆشیە مشەخۆریەکان بەشێکیان هەن ئەمانە لەلایەن جگەلەوەی کە تۆ لە دوای کردنەوەی لاشەکە و پشکنینی سیستمی لیمفاتیکی و ئۆرگانەکان و هەڵبەتە شانە و خانەکانی دیکە دەردەکەوێت کە لەسەرەوەی کە ساینە ئایدنتیفیکیشنی نەخۆشیێکی دیاریکراوی هەیە دەلالەتی نەخۆشیێکی دیاریکراوی هەیە لە لایەن ستافی پاش سەربڕینەوە ئەم بابڵێ حاڵەتە کۆنتترۆڵەکرێت و لە دوای ئەوە ئێمە ڕێگاکانی کۆنتترۆلکردنی و نەخۆشیانە چۆن هەڵبەتە ئێمە لە دوو ڕێگە ئەیکەین ڕێگەیەکیان ئەوەیە کە لە ڕووی کلینیکی و فیزیکیەوە پشکنینەکانەکەین لە ڕێگەیەکی کەش کۆنفێرمیەکەین تەبان هەنێ حاڵەتی هەندێک کەیزێ سەسپێکتێتەوە خوا ناتوانێت لە ڕووی کلینیک و فیزیکیەوە دڵنیابیتەوە لە ڕێگەی تاقیگەوە کە لە ناو کوشتارگەیە هەیە کۆنفێرمی با بڵێن حاڵەتەکە ئاکرێت و بڕیارە درێت لەسەر چارەنووسی لاشەکە ئایا گل درێتەوە یاخود لە ناو ببرێت زۆر باشکار دکتۆر بەڵا پرسیارێکم بۆ دروست بوو ڕەنگە تۆزێک دووریش پێ لە بابەتەکە بەس بۆ نمونە کۆمەڵێک گۆشتی بەرخێکەی یانما بڵێن ئاژەڵ ڕەشەوڵاخێکە ڕەنگە بۆ مرۆڤ گونجاو نەبێ ئەمە کرێ بە فلتەرێک وای لێ بکرێ بۆ ئاژەڵ گۆشتخۆرانی تر کە ئێستا هەن کەمەڵێک کەس لە پرۆژەی خێریەوە شتیان بەڵێ بێگومان ئێمە هەر لە ناو کوشتارگای هەندێک ڕێکخراو هەیە کە ئاژەڵ دۆستن و دەیانەوێت با بڵێن ئەو خزمەتە بکەن ئەو ئاژەڵە برسیانە با بڵێن پارێزگاری لە ژیانیان کەن هەندێک نەخۆشی هەیە سووری ژیانی لەو ئاژەڵانەیە بەردەوامی نابێ کۆتایی پێدێت لە هەر کێشەکەی لە مرۆڤ دروستەکەیا لەو ئاژەڵە دیاریکراوانەیە دروستە بێت ئەو جۆرە کەیس و حاڵەت و نەخۆشیانە بە ڕێوشوێنی ڕسمی و فەرمی لە ڕێگەی داواکاری فەرمی کە لە فەرمانگۆ بۆمان دێت و ئێمەش ڕێوشوێنەکانی لەگەڵا جێبەجێکەین و تەسلیمی ئەو ڕێکخراوانەیەکەین و ڕێکخراوەکانیش بەکاری هێننەوە بۆ باڵین ئەو بابەتە هەڵبەتە هەندی حاڵەتی دیکەت هەیە پێیوەستە بە بەهای خۆراکیەوە چونکێکم ئێمە ئەوەی کە ڕەفزیەکەینەوە لە ناو کوشتارگایە تەنها نەخۆشی نییە بەڵکەوەی بەهای خۆراکی لە ڕووی پێویستەوە بۆ مرۆڤ بۆ بەکارهێنان نییە ئەو حاڵەتانش ئێمەش ڕەتیەکەینەوە ئەوە بە تایبەتی ئەدرێتە دەسەوە ینی ئەدرێتە دەسەوە ڕێکخراوانە تاکو بەکاری بێنەوە بۆ ئاژەڵی بێلانە و زۆر باش کاک دکتۆر باس لە بەسەرچوونی یاخود ڕەڤزکردنی ئەو تەنە گۆشتە کردو ئایا ئەمە هی هاوڵاتیان بۆ کە هێناویانە لە کوشتارێکی ئێوە یاسەری ببڕن هەڵبەتە ئەوانە پرسیاری دیکەم هەیە بەڵێ تێکەڵە هەم هی هاوڵاتیە هەم هینی ئەو دەستگا خێرخوازیانن کە هاناویان ئاستی هۆشیاری ئەو هاوڵاتیانە تا چەند تی ئەگەیش لێەوە کە تۆ پێی بڵێ ئەم گۆشتەی تۆ ڕەڤز کراوە چۆن تانتوانی کە قەنەعەتیان پێ بکەن کە موقنیعن بن بەوەی کە ڕازی بن بەوەی کە ئەم گۆشتەی خراپ بۆ ڕەڤز کراوە هەڵبەتە بە خۆشحاڵیەوە دەستگاکانی ڕاگەیاندن ساڵانێکە کار لەسەر بابەتی سەلامەتی خۆراک و هۆشیاری هاوڵاتیەکەن لە سەلامەتی خۆراک شوێ سەلامەتی خۆراک کۆڵەکە و بنەمای بەدیهێنانی کۆمەڵگەیەکی تەندروستەکە ئیسا لە جیانە هەرچی کۆمەڵگەکانی جیهان و بابلین دامەزراوە زانستیەکان هەیە کارکردنیان لەسەر بابەتێکە کە پێوترێ سەلامەتی خۆراک چکە بیرمان نەچێ ئێمە بە گوێرەی دو راپۆرتی CDC ئەمریکی
یاخود سنتەری توێژینەوە خۆپارێزی ئەمریکیاڵەیە لە نەخۆشی گوازراوە کە هەموو ئەم نەخۆشیانەی کە ئیسا لە جیهانا وجودی هەیە و تەواجودی هەیە نەخۆشی گوازراوان هەر لە نیپا هەر لە ئیبۆلا هەر لە کۆرۆنا هەر لە ئەیدز هەر لە هەرچی ئەو نەخۆشیانەی کە هەن ئەمانە نەخۆشی گوازراوان ئەڵە لە دەکەیسا شەش یا ئاژەڵەیە بەرووبوومە ئاژەڵیەکانە هەڵبەتە ئەمە ئاستی هۆشیاری هاوڵاتی بەرز کردوەوە کە ئازانێ ئاژەڵ و بەرووبوومە ئاژەڵیەکان سەرچاوەیەکم بۆ گواستنەوەی نەخۆشیەکان بۆیە بە خۆشحاڵیەوە ئێستا قەناعەت بە بەشێکی زۆری هاوڵاتی کراوە کە کوشتارگەکان بەکاربێنن وەک دامەزراوەیەک بۆ بەرهەمی خۆراکیان تاکو پارێزراو بێت تەندروستیان لە هەموو نەخۆشیە گوازراوەکانی کە هەن. کەواتە کاک دکتۆر باس لە هەر لە هۆشیاری هاوڵاتیان بۆ نمونە ڕەنگە گەر بەلانی کەمەوە 1000 کەس 500 کەسیش لە ماڵەکانی خۆیان هەر لە سنتەری شاری سلێمانی ئاژەڵیان سەربڕی بێ ئەو پاشماوەی ئاژەڵەکە لە پێستەکەی و ناوسکەکەی یانی ئەوان چی لێ بکەن خۆ لە کۆتایبێ بخەن ناو تەنەکەی زەباڵەی بەردەم ماڵی خۆیان یان لە ناو شارە بێ زۆر جار هەست بەوەکەی بۆنێک دێت ناو شار بەتایبەت یەک دوو ڕۆژی دوای جەژن ئەمە چ زیانێکیە بێت بۆ هاوڵاتی بۆ تەندروستی خەڵک یانی ئەگەر بێت و ئەمە ئیتر نەمێنێ هەمووی بێتە کوشتارگە هەڵبەتە ئێمە وەکو ستافێک ئەرکی و واجبی خۆمانە لەبەرەوە ئێمە ستافێکی حکومین ینی ئەرکە لەسەرمان خزمەتی کە سوکار و هاوڵاتیانی وڵاتی خۆمان و شاری خۆمان بکەین ئێمە ئامادەین لە کوشتارگەکانە ئەو کارانە ئەنجام بدەین بەڵام جارێ ماوێتی قەناعەتی خەڵکی لەسەر ئەوە دروست بێکە شتێکی پێوترێت تەندروستی و سەلامەتی خۆراک ئەمە با بڵین کارێک و با بڵین هەڵمەتێکی چرتر و ئەوەی وشیاریکی زیاتریوێ لە ئاست ئەو بابەتە هاوکا دەبێت پەرلەمان و حکومەت یاسای سەردەمی و دامەزراوی سەردەمی دروست بکە بۆی هاوڵاتیش دوجار قەناعەت کا کە لەسەر ئەوەی کە کوشتارگەکان کاتە ڕێگەیەک بۆ بەرهەمی گۆشتێکی تەندروست یاخود هەر بە شێوەیەکی گشتی سەلامەتی خۆراک هەڵبەتەوەی کە لە ماڵەکانە ڕووی ئەدات ئەو پاشە ڕۆپاژماوانەی کە هەن لە 5 پلە بۆ 6 پلەی سەدی پێوترێت زۆری مەترسیدار لەوەیە چەندین جۆر میکرۆب و ژەهری میکرۆب گەشاکە ئەمە جگەلەوەی کە ئێمە بیرمان نەچێ هاوڵاتی شارەزانیە لە نەخۆشی ئاژەڵیەکان کە پێوترێت نەخۆشی مرۆژەڵی یاخود زوونۆسە زەوانەی بۆ ئینسانە گوێزرێتەوە پێی دیاری ناکرێت ئەوە پێویستی بە پسپۆڕ و کۆمەڵێک کەسی ئەوەیە کە خیبرایان هەبێت لە کارەکە و لە ڕووی زانستیشەوە لە ئاستێکی بەرزابن هەڵبەتە ئەمە جگەلەوەی نەخۆشیەکەی تیا هەیە لەو دەرەجە حرارەیە کۆمەڵێکی زۆر لەو بەکتریانەی نمونەی ئیکۆلا و سەلمۆنێلا و برۆسێلا و کەمپایلۆ بەکتەر و کلۆستریدیەم و ئەمانە چ ژەهرەکانیان چ خۆیان لەم پلەگەرمایە گەشە و نەشونما ئەکەن چ پاشەڕۆکانیان بێت چ لەسەر لاشەکانیان بێ هەندێکیان هەیە نزیکمەودا کاریگەریەکەی لەسەر تەندروستی هاوڵاتی دروستەکە ڕاستەخۆ کۆمەڵێک نەخۆشی وەکو تای ماڵتا و گرانەتا و کۆمەڵێک لەوانەیە کە ئیسا ئێمە خێرا و نزیک مەودایەکە کاریگەریەکەیەکە دوور مەوداکانیشی ئەوەیە کاریگەری ئەم ژەهرانە لەسەر جگەر و گورچیلە و با بڵێن خانەکان و شانەکانی مێشک دروستەکەن یاوەتە گورچی لە سستەکەن یاوەتە جگەر کاریگەری لەسەر فەرمان و فەسلەجەی جگەر دروستەکەن یاوەتە شانە و خانەکانی مێشکی ئینسان هەڵەوە شێنە و دوجاریش بە کۆتایی ژیانیان کۆتایی دێت کە ئەمە کاریگەریە دوور مەوداکانە لاوانێ ساڵێ 2 ساڵ ئەم کاریگەریانە اینجا لەسەری دەرکوێت دەست بەجێن ئەمە پێوترێت دوور مەوداکان هەڵبەتە ئەوەی کە پاشە ڕۆیەک کە ئەمێنێتەوە ڕێگەی زانستی نییە لە نایبەرێ خۆی پرۆسەکە لە کەشێکی با بڵین تەندروستە ئەنجامی نادا جا ئەمە زۆری وێت تاکو خەڵک قەناعەت پێ بکەیت کە بەڵێ بە تەئکیدی لە پێم وتی 5 پلە بۆ 6 پلە ئەم میکرۆبانە هەمووی دەست بە گەشاکەن چێ خۆشترین کەشە بۆ ئەم میکرۆبانەکە هەم گەشە بکەن و هەمە ژەهرانەش دروست بکەن ئەمە ئێستا لەم ساڵا خۆشبەختانە بەشێکی زیاتر دیقەتمانە لە هاوڵاتی لە پار ساڵ هۆشیاری هەبوو لە ئاست ئەم بابەتەیە و زیاتر پێشوازیان کرد ومێدمان وایە بە کار و هۆشیارکردنەوەی بەردەوام و قەناعەت پێکردنی کە سوکاری خۆمان و هەڵبەتە ئێمە پێش جژنیش لە ڕێگەی ڕێکخراوێکمانەیە ڕێکخراوی ڤێتێرنەری لە پێناوی ژیانە لەگەڵ مامۆستا بە ڕێزە ئاینیەکانە ئێمە دانیشین لە قایم قامێت و لە ڕووی زانستی و شەرعیەوە بۆمان ڕوونکردنەوە کە چۆن بتوانین گۆشت و بەرهەمێکی تەندروست با بڵێن ئەو بەها ئاینەکەی خۆی ئەپارێزێت و جێبەجێ ئەکا هەڵبەتە بە خۆشحاڵی و مامۆستاکانیش لە وتاری هەینیە مسلمانانیان هەنا کە لەسەرەوەی کوشتارگەکان بکەن تاکو بەرهەمێکی تەندروست ئەمە لە ڕووی شەرعەوە ئێمە زیاترینیان بۆمان ڕوونکردنەوە و دوجار تەبان بە پشتبەستن بە دەلایل لە زانستی و
تەندروستیەکانەوە دوجار هاوکارێکی باشمان بوونەوە مامۆستا بە ڕێزانە ئێمە بەردەوامە بین لەسەرم هەڵمەتە هۆشیارکردنەوە بە هاوکاری بەڕێستان و هەموو کەناڵە ئیعلانیەکانی کە و دوجار ئومێدمان ئەوەیە سیستمێکی سەلامەتی خۆراک لەم کوردستانە باشە دکتۆر هاوڵاتی گۆشتێکی تەندروست چۆن بناسێتەوە چۆن بزانین کە ئەم گۆشتە تەندروستە یاخود خراپە چونکە ڕەنگە هەندێک جار ڕەنگێکی شی نەبینی بە گۆشتەکەەوە زۆر کە زەڵێ ئەمە لەوانەیە نیشانەی مۆرەکە بێت گوێ بە بۆنی گۆشتەکە نایەت کەواتە ئێمە گۆشتێکی تەندروست چۆن بناسیە هەڵبەتە بۆی گۆشتێکی تەندروست بێ هاوڵاتی ناتوانێت 100% دڵنیا بێ ئللا ئەگەر بە پرۆسەیەکی تەندروستی بەرهەموو بە با بڵێن مەرحەلەی پشکنینی پێش سەربڕین و پاش سەربڕین ناتێنە بەڕێ ئەمە هەر بۆ نمونە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی بۆنەوە ئەمە پێوترێ سیفاتە فیزیکیەکان لاشە هاتۆتە بەردەسمات زۆر 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 گونجاو بووە هیچ کێشەیەکی تیانە بووە کێشەیەکی مشەخۆری هەبوو کە وڵاتێکی بەسیط نازانێت لە کوایە وجودی هەیە ئەم مشەخۆرە ئیلا ئێمە بەکردنەوەی کۆمەڵێک ئۆرگان و سیستمی ئاژەڵەکە توانی ومانە تەحدیدی کەین کە ئەمە فڵان نەخۆشی مشەخۆری هەیە و نەخۆشیەکی مرۆژەڵیەوە بۆ ئینسانێک گوێزرێتەوە من تەنها ئەوەی با بڵین ڕێنمایی هاوڵاتیەکەم پەنا بەرنەبەر ئەو لاشە ئاژەڵانی کە پشکنینی بۆ کراوە ئەمە یەک دوو گرنگە لەسەرەوەی چۆن هاوڵاتی مامەڵە بە گۆشتەوە بکات لە ماڵەکانیان شوێکم ئێمە بەس لە کوشتارگە دەرەچێت چێتە دوکانێکی گۆشت فرۆش و دوجار هاوڵاتێکیش لەوێەوەی کڕێتەوەی باتەوە سەر سفرە و خوانەکانی ئەگەر ئێمەش بە تەندروستی بینێرین ئەم مەرحەلانەی دوای ئێمە ئەگەر تەندروست نەبێ هەڵبەتە دوجار گۆشتەکەی کاچێتە سەر سفرە و خوانەکە گۆشتێکی ناتەندروستە بێ بۆیە من زۆر تەکی دەکەمەوە لەسەرەوەی کە کەیبان و لە ماڵە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ کەواتە باشترین شێوازی بەکارهێنانی گۆشت ئەبێت یەکەم شت خۆی هەر لە کڕینەکەیەوە بچیتە دوکانێکی گۆشت فرۆشەوە تەماشای دوکانەکەیکی هەم لە ڕووی پلەی گەرماوە هەم لە ڕووی پاک و خاوێنیەوە هەم لە ڕووی بوونی بەڕاد و چەقۆ بەکارهێنانی چەقۆ و کەلوپەلانی کە لەناو لەناو دوکانی گۆشت فرۆشەکەی ئەوێ شیاو بێ دڵنیا بێت لێی مرتاح بێ ئەوجا ئەو گۆشتەی لێ بکڕێ دوا با بڵێن مسواگیشی گۆشتەکە بێت کوێ با ماوەیەکی زۆر نەبێ 20 دقە چارەکە 20 دقە بیگەینێتەوە ماڵەوە و ناو سەلاجەکە هەڵبەت لە ناو سەلاجەکەشا بزانین ئێمە بۆ 4 ڕۆژ 5 ڕۆژەم گۆشتاڵەگرین یاخو بۆ 3 مانگ شوێکم گۆشە زانین لە دوای 3 مانگەوە بەهای خۆراکیەکەی جار بەجار دابەزێ تێک ناچێ بەس بەهای خۆراکی دابەزێ تا 3 مانگ ئێمە ئەتوانین گۆشتی سوور لە ناو ساردکەرەوەیە لە ناقیس 18 دەکەن کە تا 6 مانگ دەتوانێت ئایا گۆشتەکان هەتا ساڵێک گۆشتەکە ئەتوانی لە ناو مجەمیدەیە هەڵگری بەڵام ئێمە باز لە شێکین باز لە بەهای خۆراکیەکەین ئەم بەها خۆراکیە لە دوای 3 مانگەوە مەرحەلە دەست بە لە دەستدانی ئەم بەها خۆراکیەکەین ئەگینە بۆ ساڵێکیش ئاساییە لە ناو ناقیس 18 بۆ مجەمیدەیەدانی ئێمە لە ناو کوشتارگەیە مەرحەلەیە ستێپێکی پرۆسی بەرهەممان هەیە پێڵێن چێڵین ئەوە لە لاشەکە لە ناقس با بڵێن لە 39 بۆ 40 هێنینە سەر 0 و ناقیس 1 ئەمە شێڵ ڤلایڤی ئەخاتە ئەباتە چەندێک 5 ڕۆژ لە ناو دوکانی گۆشت فرۆشەکانە کە بە فرێشی مامەڵی لەگەڵاکە لە ماڵی خۆشتا ئەو 5 ڕۆژە توانی وەکو فرێش مامەڵی لەگەڵا بکەی لە ناو 0 و ناقزیەکە کە ئەمە ساردکەرەوەی با بڵێن سەلاجەیە لەویا دایانین ئەیش ڕێگە و ڕێو شوێنی هەڵگرتنی هەیە ڕێو شوێنی کرانەوە بەداخۆکەی بانەوە چی خاتە بەر ئاوێکی گەرمیایی بات ڕۆژێ پێشەوە دەریهێنێ لە مەتبەخەکەی دانێ بۆی بیکاتەوە ئەمانە هەمووی ڕێگەی نازانستی دکتۆر ڕۆژ نییە بۆ نمونە سەمنوک و کابانی لەوانەیە بمێ بۆ ئێوارە لێنم ئەسر دەریەکەم دایانێن بۆی بەریبە ئەوە غەڵەتە زۆر نازانستی شێوازی بەردانەکەی بێت تۆ 24 ساعت پێشەوە لە قاتی خوارەوەی ساردکەرەوەیە کە پێڵێن سەلاجەیە دای ئەنی بۆی لە سەلاجەیە لە 4 پلە لە 5 پلە و 4 پلە دەست بە کرانەوەی وردەوردی گۆشتەکان بکە لەبەرەوەی ئەگەر تۆ لەو سورعەتەیە بتەوێ ئەم گۆشتە بیکاتەوە دەرەجەی حرارەی گۆشتەکە تۆ پێشتر لە 0 و ناقزیەکە ئەتەوێک سەری بەرزیکەیتەوە بۆ مەسەلەن 120 ئەی بە کوڵاندن بیکەیتە ناو مەنجەڵەکە و بکڵێت بەریات ئەم شێوازیان چۆنە چکە زۆر جار باز لەوە دەکرێت ببوورە کە لە کوڵاندنی گۆشتە هەندێک بەکتریا و مادەی زیان بەخشەیە کە نامێنێت ئایا ئەمە تا چەند لێ گەرمانێکیان هەیە ڕاستە نایمێنێ بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەو دەرەجە حرارەیە بۆ سورعەتە بەرز بکەینەوە ئۆتۆماتیکی ینی لە ماوەیەکی کەمە لە 0 و ناقزیەکە بەرزیکەینەوە بۆ 15 و 16 و بەرە و ژوورە چێتە 20 و ئەوانە کۆمەڵێک بەکتریا هەیە دەست بە کەشەکردنەکە ئەگەر لە ناو
مانجەڵی جەوەکەی تۆ پریدیسپۆس فاکتەران پریدیسپۆس فاکتەرانی بۆکەی ئیلا زانستی و تەندروستی کە من لەوانەیە لە ماڵی خۆشمە زۆر جار هەیە زۆرم بێت تا قەنەعەت بە ماڵەوەی خۆمان بکەم بڵێم بەم جۆرە بیکە ئەمە بابەتێکە کۆمەڵگەی ئێمە دەقی پێوە گرتووە کاتیەوێت تاکو قەنەعەتی پێ بکەی ئەمە زانستیە ئەمە زانستی نیە ئەمە عیلم پێتەڵێ سەلاجە قاتی خوارەوەیە دایانی لە دەفرێکا دایانی شەوەکە پێشتر تاکو وردە وردەی کاتەوە کە کردیەوە ئاسایی بیکەرە ناو مەنجەڵەوە تۆ وەرە قەنەعەت بە بە حاڵەتی تەواری چی حاڵەتی تەواری ئەوە دیلیڤەری دێنەوە لە هەمووی باش دکتۆر هەر دەربارەی وەرگرتن ینی من هەر ئیزافی پرسیارێک زۆر جار گۆشتەکە دەکرێت بە قیمە و بە قیمەی هەڵدەگیرێ یاخود هەر بۆ پارچەیە هەیە یا ورد دەکرێ و دیسان هەڵدەگرێ یان هەر بە ساغی هیچ کام لەم جۆرە لاڵگرتنی گۆشت وا دەکات تەمەنی گۆشتەکە یا کەمتر کاتەوە یان بە خۆراکەکەی تەمەنیەکەی کەمترکای درێژترکە هیچ کێشەی نییە لەسەر باهای خۆراکیەکەی بەڵام لەسەر تێکچوون و مامەڵەکردن لەگەڵ یا جیاوازە هەڵبەتە قیمە لە گۆشت حساسترە بۆ ئەوەی کە گەشەی میکرۆبی لەسەر بکات شوێکم هەموو لاکان و ڕووەکانی بەرەو هەوایە ئەگەری هەم حاڵەتی ئۆکسیدیشن لەناو ئەو زەرفای ڕوودا هەم حاڵەتی گەشەکردنی میکرۆب لەناو پارچە وردوردەکانی گۆشتا هەڵبەتە ئەوە بێ هەوایەکی تەواتی لەو کیسە کیسێکی سپی شەفافە هەوایەکی بە تەواتی لێ دەرکەی بەش بەش جیایکەیتەوە ئەم کیس بۆ ئەو کیسە بە بینی هەبێ بۆی هەوا بە چواردەوری کیسەکە نابێ ئاوی پەستێوی بەسەر یەکتریا ئەوەی ژێرەوە دەرەجەی حرارەی با بڵین بەرز ببێتەوە بێ دەرەجەی حرارە هەوای ساردەکە لە هەموو لایەکی گۆشتەکەی بدا چوری هەمیشە بێ بەرەو ڕووی لە سەرەوە بێ لە خوارەوە نەبێ لە ناوە نەبێت شوێکمەکو پێم وتی ئەویش کێشەی بۆ دروستەکە هەڵبەتە ئەمە ئەمێسە ڕێژەیەکی زۆر گۆشت لە ماڵەکانە هەیە بە تایبەت مثلەن ڕەنگە ئەو ماڵانشی کە گوێمان لێ بگرن ساردکردەوەی زۆر گەورەیان نەبێ بە تایبەت ماڵە هەژارەکانە گەرخوات خێری خێران بنووسێت 10 کیلۆ گۆشتیان بۆ چوبیان یامان چۆن هەڵیگرن بۆی خراپ نەبێ هەڵبەتەوەکو ئاماژەم پێکرد هەڵگرتنەکەی ئەوەیە کە تۆ باشترین شدەوەی ڕێژی چۆری زیاتر بێ هەوای بەتەواتی لە زەرفەکەی کردبێتەوە لە زەرفێکی شەفافا بێ دوور بێ لە یەکتریەوە و بەکارهێنانی تەبان ژەمژەم جیاکرابێتەوە بۆ یەک جار و جارێک کە دەرینێنی و بیکەیتەوە ناو ساردکەرەوەکە ئەمە زانستیترین ڕێگەیە بۆ ئەوەی کە تۆ بۆ ماوەیەکی زۆرتر احتیواز بە بەهای خۆراکی و تەندروستی ئەو گۆشتەوە بکەی یاخود ئەو قیمەیەوە بکەیکە لە ساردکەرەوەکە ئەوەتوسیە دکتۆر زۆر جار باس لە تێکچوونی ڕەنگی گۆشت دەکرێت بەڵام ئێمە دەزانین کە هەر ئاژەڵێک و ڕەنگێکی هەیە گۆشتەکەی ئێمە چۆن بەڕەنگە بزانین کە ئەم گۆشتە تێکچووە جوانترین گۆشت یاخود تەندروستی گۆشت کە ئەمەش مەرج نییە کە منەما ئاڵێم ئەمە احتیمادی ناکرێتە سەر بەڵام وەکو حاڵەتێکی فیزیکی با بڵین سوور ئەگەر سووری وەردی پێڵێن گوڵی پێڵێن ئەمە تەندروستترین لاشەیە هەڵبەتە کە ئاخرێتە ناو چێڵینەوە عملی چێڵین تۆزە ڕەنگەکەی تێرترە بێ لە ناوێت شوێکم پرۆسیجەرێک ڕوئەدات لە ناو شانەکانە تۆزە معقەدە ئەمە ڕەنگەکەی گۆڕانکاریی تێیەکە تێرتریەکە بەڵام تەندروستترین ڕەنگی سوورێکی وەردی پێڵێن گوڵی پێڵێن ئەو سوورێکی کراوەیە سوورێکی یعنی هین نییە سوورێکی ئەوە نیە ئەگەر بێت و سەوز بێ شین بێ تەمانەمانە هەر هەمووی ئاماژەم بۆ ئەوەی کە لە ڕووی تەندروستیەوە ئەم ڕەنگە ڕەنگێکی ناتەندروستە و ئەگەری هەیە یا تووشی گانگرین بوو بێ پێشتر ئەو لاشێ یاخود با بڵێن کۆمەڵێک بەکتریای با بڵێن تێکدەر تایە گەشەی کردبێ متعافین بێ ئەمانە هەوەی ئۆتۆماتیکی بۆنەکەشی گۆڕانکاری بەسەر دکتۆر بۆ بوور ئەمە تەنها لە گۆشتی سوورە یاخود لە مریشکیشە هەندێک جار گۆشتی مریشکی ژەبینی کە ئەمەش گرنگە هاوڵاتی بیزانێت یان زرد بووە زەردێکی کاڵ یان سەوزە بەڵێ ئەوە تەندروستە هیچ کێشەیەکی نییە لە ڕووی ئللا لە مریشکە ڕەنگەکەی شینێکی با بڵێن تێرە بێت دارک بلوو پێڵێن یا ئەوەتانێ ڕەنگێکی سوورێکی زۆر گۆشتی سوورێکی تێرە بێ ئەم دوو ڕەنگە لە ناو مریشکان دەلالەتە بۆ ئەوی یا تووشی نەزیف بووە یا ئەوەتانێت تووشی تێکچوونی بەکتیری ڕەنگە زەردەیت کێشەی نیە نەزەردەکە نەسەوزەکەەوە پەیوەندی بە قەڵە و وەزن و کەوتنی لەسەر هێلانەکەی و ئەوانەیە باش کرد زرد و سەوز لە خواردنا کێشیان نیە باش شتێک بە کەڵگاتە دکتۆر ماوەیەکی تر سەیران دەست پێ کاتەوە یعنی گەرمە جەوەکە چیتە سەر جادەکان جا پیا و لەگەڵ هەموو شتێکیا بەشەر لەگەڵ قەسابانەیەکا بەشەر دایم چقۆکەیان حاسرە و تیژی ژەهیواتارم تووشی قڕە نەبم لەسەر جادەکان نەبینی ئاژەڵی گەێنێ لە ناو خۆڵەکە ڕێک سەریە بڕێ و
ینی یەک اینێکی داناوە ئاستێکی داناوە پێوی هەڵەواسێت تۆزی جادەکە و خۆرەتاوەکە و ڕەنگاویش بیانەکە و چۆن هاوڵاتی قەنەعات پێ بکەین کە بەڕاستی ئەمە مەترسیە ینی سە بەو ڕوونکردنەوەی کە لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا دەیکی من ئێستا زانوەکەوەی هەر ئەسڵان ژارێک هەڵواسرا بێت و ینی مامەڵە لەگەڵ چی دەکەین هەڵبەتە هاوڵاتی من زۆر جار گوێم لێ بووە هەر لە چاوپێکەوتنەکانمان کە لە هەر کەناڵێکا کردبێتم زۆر جارێک کۆمنتم بۆ نێراوە کۆمنتەکان قسەی ناشرینیشیان پێوتوم و لەوانێت تۆمەتیشیان خسبێتە پاڵم و ئەمە کارێکی ئیعلام و با بڵێن هۆشیارکردنەوەی هاوڵاتی لەلایەن مامەسایانی بەڕێزی ئاینی لەلایەن مامەسایان لە قوتابخانەکانەوە لەلایەن دامەزراوەی تەشریعی ئەم وڵاتەوە ئەمانە هەموو بەیەکەوە کار بۆ پاراستنی سەلامەتی خۆراک بکەین لەم وڵاتەیە بۆ ئەوەی دوجار تۆ دەوەی تۆ ژیانی لێ ئێستا و داهاتووشان سۆگەر بێ هەڵبەتە ئەوەی کە لەسەر شەقامەکە هەیە ئەمە من باسی هین ناکەم باسی لە ڕووی تەندروستیەوە کە ئەمە هەڵگری نەخۆشی مرۆژەڵیە یاننا واز لەوە بێنەوە ئیشی ئێمە زیاتر هاوڵاتیکی ئاسایی لەوانەیە ئیش و کاری ئەو نەبێ بزانێت چییە بەڵام وەرە سەر ئەوەی کە بۆی بەرهەمێکی گۆشی تەندروستێ بێ بە پرۆسەیەکی تەندروستە تێپەڕی کردێ پرۆسی تەندروست چەندین مەرحەلە ئێمە ستاندەر و پێوەرێ ئێمە لە کوشتارگای یەک نمونەی بەسیتی پێ بڵێن ئاژەڵ کە دێنینە ناو کوشتارکەوە بێ بەلانی کەمەوە 6 ساعت و دانی و بەس ئاوبیتی و سترێسی دابەزێنیت و پلەی گەرمای دابەزێنیت و قەلەقی و ینی ناڕەحەتی ئەو ئاژەڵە دابەزێنی شوێ ئەگەر ئەمانە دانەبەزان ئۆتۆماتیکی ئەو ئاژەڵک لایکۆجین سەرفەکە و ترشێ دروستەکە ناوی ترشی لاکتیکە ئەم ترشی لاکتیکە نایڵێ هەر خوێنی لەشی ئاژەڵەکە لە کاتی یەکەم مەرحەلەی کوشتارکردنەکە کە پێڵین بلیدینی پێڵین ئێمە لەو مەرحەلەیە خوێنەکە لە لەشی بچێتە دەرەوە کە ضرورە لەسەرەوەی یەک لەسەر دووی خوێنی لەشی ئەو ئاژەڵەیە دوو لەسەر سێی کۆی گشتی خوێنی سووڕی خوێنی ئەو ئاژەڵە لە ئاژەڵەکە ئێمە ڕزگارمان بێ لێ چێگە ڕزگارمان نەبێ لێ ئەبێتە کانگایەکی زۆر گرنگی گەشەکردنی میکرۆبەکان لەسەر گۆشتەکە و لاشەی یا با بڵین لەسەر گۆشتەکە هەم میکرۆبەکە و هەم ژەهرەکانی دەست بە گەشەکردنە کات شوێکم ئێمە بیرمانە چێمە وڵاتیە ئەچین زەرعەیەک بۆ بەکتریایەکەکەین لە تاقیگەیەکی بەڕێزە ئەو لە ناو پێتریدیش یاخود لە ناو ئەگارێکە ئەیکا هەموو خوێنی ئاژەڵە ئەم خوێنی ئاژەڵەیە بەکتریاکان لەسەری گەشاکە و پێتەڵێ فلان نەخۆشی و فلان بەکتریایە لە گیانی تۆیە گەشەی کردو یاخود گەشەی نەکردو کەواتە گرنگە لەسەر ئەوەی کە ئەمە پرۆسەیەکی تەندروست بڕواایە ئەوەتانێ ئێمە هەرچی پێستەیەتی یاخود با بڵێن خوری ئاژەڵ هەیە بە ملیۆنەها جۆر سپۆری بەکتریاتیایە وجودی هەیە لە ئەسنای کە بەرکەوتنی هەبووە ئێمە بێ ئیشێ بکەین نێڵین ئەم خوریە بەر ئەم گۆشتە بکەوێت لەسەر جادەکان خوری بەریەکەوێت دەستی بەر خوریەکەکەوێت کابرا لەسەر خوریەکەش حیوان سرە بڕێ و لێشی ئەدا ئەوە تۆ بەکتریاکە و بەدەستی خۆت هەڵگرت و گواستەوە بۆ لاشەی ئاژەڵەکە لاشەی گۆشتی ئاژەڵەکەەوە منیتر دەست بەگەشەکردنەکە یا ناوسکی ئاژەڵ خۆی میکرۆبی یا با بڵێن بەکتریای سوودبەخشی تیا هەیە لە ژیانی ڕۆژانەی خۆیان سوودی لێبینێتەوە بۆ فەسلەجەی جیسمی ئەمە دڕانێکی بەسیط لە کۆئەندامی هەرسی ئەم ئاژەڵەیە ئەم میکرۆبانە دێتە دەرەوە بەر لاشەکەکەوێت و هەڵبەت لە جیاتی سوودبەخش بێ گۆڕانکاری لە سروشت و خوی خۆیاکان بەکتریانە بێتە بەکتریای زیان بەخش کە پێوترێ پاسۆچین و ئەمەش هەر کێشە تەندروستیەکان بۆ هاوڵاتی دروستەکە یا هەر واز لە هەر هەمووی بێنە ئەو کەسەی کە کوشتارەکە ئەکات ئێمە 6 مانگجارێک ئەینێرینە ناو بنکە تەندروستیەکانەوە ئەبێ کۆمەڵە نەخۆشیمان پێوتون نەخۆشی گوازراوەیە ئەبێ خۆیان پشکنین بۆ خۆیان بکەین بزانین لاشەی ئەو کەسی کە کارەکە لە ناو کوشتارگای ئایا نەخۆش یا نەخۆش نییە سوودفەیە لە ڕێی برینێکی کراوەوە کە بەری ئەکەوێت ئەیگوێزێتەوە بۆ لاشەکە یان نایگوێزێتەوە دوورمەڕۆ نەخۆشی ڤایرۆسی جگەری کە سی هیپەتایتەس و گروپەکانی دیکەی ڤایرۆسی هیپەتایتەسە هی هەوکردنی جگەری پێڵێن لە ڕێی ئاسایی خوێنەوە توانێت بە لاشەکەەوە بڕوا یعنی دەیە سەدان جۆر نەخۆشی گوازراوە هەیە کە هاوڵاتێکە خۆی کە کارەکە لە کوشتارکردنا ئەو هۆکارە بووی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاڵاو عارف بەڕێوەری پزیشکی بێتەنەری زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ جەنابتان دەستان خۆش دەبارە دەست خۆشێت دکتۆرگیان سپاس دەکەین بەڵێ ئایزان هەر بۆی بەڕاستی بەشێک بین لەوە شارکردنەوەی ئێوە یازان و بۆ خۆشمانەوە بۆ ئیزافی قسەکانی کاک دکتۆریش کە لەم تەوەریەک پێشوو لەگەڵمان بوو ئێمە زانیاریەک بۆ ئێوە بڵاو دەکەینەوە لەسەر شاشەکان چۆنێتی وەرگرتنی گۆشت هەڵگرتن.
ماوەی چەند ڕۆژ پێویستە گۆشت لە بەفرگردا هەڵبگیرێت. هەموو جۆرێکی گۆشت کاتێکی دیاریکراوی خۆی هەیە و نابێت لەو کاتە زیاتر هەڵبگیرێت چونکە بۆ خواردن ناشێت و خراپ دەبێت. گۆشتی سوور نابێت زیاتر لە 3 مانگ لە بەفرگردا بمێنێتەوە چونکە خراپ دەبێت و مادە خۆراکیەکانی لەدەست دەدات. گۆشتی پەلەوەر دەتوانیت بۆ ماوەی 1 ساڵ هەڵی بگریت بێ ئەوەی مادە خۆراکیەکانی لەدەست بدات. ئەگەر بە پارچە پارچەکراوی هەڵبگیرێت ئەوە سنگ و باڵ بۆ ماوەی 9 مانگ دەتوانیت هەڵی بگریت. خواردنە دەریایەکان سەرجەم خواردنە دەریایەکان دەتوانیت 6 مانگ هەڵی بگریت بەڵام ماسیە چەورەکان وەکو سەلەمون دەبێت 2 مانگ هەڵبگیرێت. بەڵێ ئایزان هەر بەم بۆنەیەشەوە مناجاتێکی هاوڕێ و هاوکاری عزیزمان کە گۆشتان محەممەد هەیە پێویستی دەبین بۆی کەمێک دڵ دەروونمان ئارام بێتەوە. يا إلهي يا إلهي يا إلهي لقابي رحمتك هرگز نابم ماویس نابم لبخشين لسوز ومهر رحمتك سرم صرما وكمشين لنا وزاري وجدانم أتلي موالم بوچي بوچي دڵی نەفام و گەوجی من لەناو بەحری تاوانە ڕۆچی خۆشی ئەم دنیاە لە بەرامبەر باشتی خوا ئایا خۆشی ئەم دنیاە لە بەرامبەر باشتی خوا ژیرانەیە بۆ ئەمەیان مرۆڤەوەیان لەدەستدا ژیرانەیە بۆ ئەمەیان مرۆڤەوەیان لەدەستدا دڵ بەناڵە هاتەوەڵام ئەی نەزانی وێڵی داو نەزانی ڕەحمەتی خوددام ڕایە ماڵێ وەکو لافە تۆ نەزانی کاتێ بەندە سوزدە دەبا لە ناخی تۆ فریشتەکانی ئاسمان بۆیە پاڕێنەوە بەکو چۆن فریشتەکانی ئاسمان بۆیە پاڕێنەوە بەکو
بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆژمان بە خۆتاگەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین. پاسان لەگەڵ. خواتان لەگەڵ.